بینەرانی ڤارم کاتتان باش. پرۆستەی دەنگدانی گشتی لە شاری کەرکووک بەردەوامی هەیە. لە کاتژمێر حوتی بەیانیەوە سندوقەکان بۆ دەنگدەران کراوەتەوە لە هەموو گەڕەکەکان، لە هەموو ئەو شوێنانەی کە نووسنگەی تایە، کە شوێنی تایە، بنکەی تایە، وێزگەی تایە بۆ دەنگدان بەردەوامی هەیە لە ناوەوەی شار، لە دەرەوەی شار، لە قەزاو ناحیەکان و هەروەها لە زۆربەی ناوچەکانی کەرکووک. بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت بە تایبەت لە گەڕەکە کوردیەکان ڕێژەی بەشداریکردن زۆر کەمە. من ئێستا لە قوتابخانەی دواناوەندی گەرمیانم لە گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک کە زیاتر لە 3000 کەس لێرە مافی دەنگدانیان هەیە، بەڵام ڕێژێکی زۆر کەم لێرە بەشداریان کردووە و دەبینین ئەوەی کە لە پێش چاوە تا ڕادەیەک وێزگەکان چۆڵن. ئەو کەسانی کە بۆ هەڵبژاردن دێن ماوە کەسێک یان دوو کەس دێتە ئێرە و ڕێژەی بەشداریکردن زۆر کەمە. بۆ پێی کە نازانین یعنی تاوەکو ئێستا ڕێژەکە بە دیاریکراوی گەیشتووەتە چەند، بەڵام ئەوەی کە ئەبینرێ بە ڕێژەیەکی زۆر لە گەڕەکە کە تورکمانی و عەرەبیەکان کەوتوونەتە پێش گەڕەکە کوردیەکانەوە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر من یەکێک لە کیان سیاسیەکانم لەگەڵە کیان سیاسی کوردیەکان ئەگە بیت ئێرە مامۆستا تو لێرە سەرپەرشتیاری دۆخی کورد چۆن ئەبینی لە ڕووی دەنگدانەوە لێرە؟ سوپاس بۆ جەنابتانە. وەڵا بە خێراتنی ئێوە دەکەم. دیارە پرۆسەکە کاتژمێر حەوت دەستی پێ کردووە وەکو باقی هەموو قوتابخانەکانی تر ئێرە قوتابخانەی گەرمیانە بە خۆشحاڵی ئێمە بەیانی کە هاتینە ئێرە بەشداریەکی کارەمان کرد، بەڵام